دواکەوتنی پێکهێنانی کابینەی هەشتی حکومەتی هەرێم زیاتر لە 6 مانگی تێپەڕاندووە و تاکو ئێستا ڕوون نییە کەی کابینەکە ڕادەگەێنرێت. لایەنەبراوەکانی هەڵبژاردنەکە باس لەوە دەکەن لە گفتوگۆی بەردەوامدان بۆ ئەوەی لەسەر دابەشکردنی پۆستەکان بگەنە ڕێکەوتن و حکومەتی نوێ پێک بێنرێت. ناشی شاردنەوە تاکو ئێستا لەسەر دابەشکردنی پۆستەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتنی کۆتایی. هەڵو تەقەلا و کۆبوونەوە و پێشنیار گۆڕینەوە ئاڵوگۆڕکردن لەگەڵێکتر بەردەوام بۆ بەردەوامیشە بێت تا ڕۆژانی پێشەژنی نەورۆز بەردەوام بووە. ئەوە ئومێد دەکەین لە دوای نۆڕۆزی شەوە جارێکی تر دانوستانەکان و پەیوەندیەکان بەردەوام بێتەوە بە دروستکردنی کابینەکە لە نزوکترین کات. بەشێک لەلایەنە سیاسیەکان ڕایدەگەێنن پێکهێنانی کابینەکە زیاد لە پێویست دوا کەوتووە و ئەمەش نیگەرانی زۆری لە لای ئەوان دروست کردووە. ئەوان دەڵێن دواکەوتنەکە لەمە زیاتر هیچ پاساوێک هەڵناگرێت و پێویستە براوەی یەکەم پەلە بکات لە پێکهێنانی کابینەکە. پێکنەهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسی یەکەم لێی لیستی یەکەمی براوەکانە کە پارتی دیموکراتی کوردستانە و ڕێگریش لە بەردەمیا مامەڵە نەکردنە بەپێی ئێستحقاقی هەڵبژاردننی هەڵبژاردنەکان و یەکێک لەو هۆکارانش کە بۆتە هۆی دواکەوتنی پێکنەهێنانی حکوومەت مەوزوعی ڕێکەوتنامەی استراتیژی و تەنازول نەکردنی حیزبەکانە لە بەرژەوەندی خۆیان بە تایبەتی ئەو سێهێزەی کەوا ئێستا ئەیانەوێ حکوومەت لە بیدایەتەوانێ وەکو وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە کە بۆتە ڕێگر جۆرێک لە تەنازول ئەگەر دروست نەبێ لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە حکوومەت لەم حاڵەتەی زیاتر دوا دەکەوێت. ئەم دواکەوتنە کارێکی خراپبووە و کاریگەری نێگەتیڤی کردووە لەسەر وەزعی ئابووری و سیاسی لە کوردستانە. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە هەموو دانیشتنەکانە و لە هەموو لێدوانە ڕسمەکانە زۆر بەپەلەو بە جددی بووین لەسەر پێکهێنانی حکوومەت بەپێی ئیستحقاقاتی انتخابی واتە بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگیر نەبووین لەوەی کە حکوومەت شوێی ئێستا بگا بە دیدی ئێمە بەرپرسیاری یەکەم پارتیە و بەشێکیش لە ڕێگریە سەرەکیەکان یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێی زیاتر لە ئیستحقاقی انتخابی داوا کردووە. هەندێک لەلایەنە سیاسیەکان دەڵێن هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێ بە سستی بەڕێوە دەچێت و ئەمەش وا دەکات هاوڵاتیان ماوەیەکی زیاتر لە چاوەڕوانی پێکهێنانی کابینەکەدا بەڕێ بکەن. وتە و لێدوانی لایەنە سیاسیەکان بەرامبەر بە یەک توندە ئەمە لە کاتێکدایە کە دەیانەوێت پێکەوە بەشداری لە حکوومەتی ئایندەدا بکەن. ڕەنگە 4 ساڵی ئایندە وەک ڕاگەێنراوە 4 ساڵی ئارامی و خۆشگوزەرانی دەبێت دوور نییە بە پێچەوانەوە 4 ساڵی نەئارامی و ململانەی توندی نێوان لایەنە سیاسیەکان بێت. بەروانە بڵا کورسان نیوز سلێمانی.